ئایا شەکرەکەت بەتەواوی کۆنتڕۆڵە؟ سڵاو، من دکتۆر گەیلم. دەربارەی نەخۆشانی شەکرە ئێمە وەکو پزیشکانی هەناو چەند زۆر پشکنینێک دەکەین ساڵانە بۆ بەدواداچوون و ئاگاداربوون لە نەخۆشانی شەکرە، بەتایبەتی ئەو نەخۆشانێک کە شەکرەکەیان بە ماوەیەکی درێژ توش بوون و لەسەر چارەسەرن. ئەم پشکنینانش کە ئێمە دەکەین بۆ ئاگاداربوون لە چۆنەتی کۆنتڕۆڵی شەکرە، بۆ نمونە شەکرەی سێ مانگە یاخود تەراکم پێدەوترێ، وەروەها شەکرەی ڕۆژانە. ئەم ژمارەیەش باشترە لە 7 کەمتر بێ. هەروەها ئەمەش نزیکی شەکرەی ڕۆژانەی 150 بۆ 160 پاش خواردن. دووەم پشکنینکە ئەمە دەکەین و دەمانوێت ئاگاداری بین بریتێ لە پشکنینی فشاری خوێن یاخود پەستانی خوێن کە باشترە لە نەخۆشانی شەکرە ئەم ڕێژەیە لە 13 لەسەر 8 کەمتر بێ یاخود لە 13 لەسەر 8 زیاتر نەبێ. هەروەها پشکنین و بەدواداچوون بۆ چەورەکانی خوێن. ئێمە دەبێ بزانین کە نەخۆشی شەکر نەخۆشیێکی فرە سیستەمە و کار لە چەورەکانی خوێن و هەروەها فشاری خوێنیش دەکات. بۆیە باشتر ئێمە ئاگادار بین لە چۆنێتی کۆنتڕۆڵی چەورەکانی خوێن. ئەم ژمارەیەش چەوری ناو خوێن کە بە LDL بەناوبانگە باشترە لە 100 کەمتر بێ. ئەگەر هاتو نەخۆشەکەمان توشبووی نەخۆشی دڵیش بوو لەگەڵی، باشترە ئەم ژمارە لە 7 کەمتر بێ. دوو پیوەری تری کۆنتڕۆڵی نەخۆشانی شەکرە بۆ ئێمە وەکو پزیشکانی هەناوە بریتیە لە تەندروستی چاو. ساڵانە زۆر گرنگە نەخۆشانی شەکرە بەدواداچوون بۆ تەندروستی چاویشیان بکەن لە لای پزیشکانی پسپۆڕی چاو. وە کۆتاشتیش وەکو ئاگاداربوون لێی بریتیە لە تەندروستی گورچیرە یاخود کلیە کە دەبێت ئێمە ساڵانە پشکنین بۆ کلێش بکەین کە دەکرێت هەندێک نەخۆشی شەکرە زەرەرێک بە تەندروستی کلییان بگە. کۆتاشت تەندروستی قاچە. ئێمە زۆر بەجار ئەومان گوێلێ بۆ کە نەخۆشانی شەکرە تووشی برینێک بوون لە قاچیان و بە قورسی چا دەبێتەوە. بۆیە ئێمە پێش توش بوون بەو برینە دەبێت شەکرەکەمان بەتەواوی کۆنتڕۆڵ بێ، وەروەها نەخۆشەکە خۆشی ئاگاداری لە تەندروستی قاچی هەبێ، بەردەوام پشکنینی قاچی خۆی بەخۆی بکە، وەروەها ئاگاداری بەکارهێنانی جۆری تایبەت لە پێڵاو بێ کە تەندروستە. بەهیوای سەلامەتی بۆ ملایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.